ئێمە خۆشحاڵین بۆ وەرزی یەکەمی خوێندنگای فام ئامادەی فامی ناحکومی کە دایک و باوکانتان داوەت کردوونە هاتنیان بۆ قسەکردن لەسەر ئایندەی خوێندکارەکان. ئەوان بناغەیەکدا ئەنێن کە بەرهەمی 12 ساڵەیان بچنەوە، جا لێرەدا بڵێن هەرچێکیان تەواوکەری یەکترینە. خوێندنگا لە ڕووی زانست و معریفەی خۆیانەوە، باوک و داوکانەوە کە بڵێن ڕەخساندنی کەش و هەوایەکی ئارام یعنی تەرجیعکردنیان بۆ ئەوەی بتوان بەرهەمی و 12 ساڵی خۆیان بچنەوە. جا بۆیە ئێمە وەکو دایک و باوکانی ئەو خوێندکارانی کە ئەوڕۆکە بەدیداری ئەوە شادبووینە دەستخۆشیتان لەکەین، سوپاسانەکەین لە وەرزی یەکەمدا بڵێن هەنگاوێکی باشە دەیهاوێن بۆ ئەوەی بتوانین هەمومان نەتیجە و بەرهەمێکی سەرکەوتوو بەدەست بهێنین. ئێمە وەکو ئامادەی فام هەستین بە سازدانی زنجیرە کۆبوونەوەیەک لە چەند ڕۆژێکدا و بۆ خوێندکارانی قۆناغی 11 و 12 ئامانجی لە کۆبوونەوەیە ئاگامەندی و وەرگرتنی زانیاری کارنامەی خوێندنگایە، هەروەها هەماهەنگی نێوان خێزان و خوێندنگایە. لە کۆبوونەوەکەدا چەندین باس و تەوەری گرنگی پەیوەندیدار بەلایانی زانستی پەروەردەی خراڕ و بۆ هیوای ساڵێکی پڕ دەستکەوت بە یەکەوە تۆمار بکەین. پێم وایە یەکێکە لەو بابەتانی کە زۆر گرینگە کە بەریەکەوتن و کۆتاتێکە بێت لە نێوان بەخێوکەری خوێندکار لەگەڵ ئەوانێکەوە وانەی پێدەڵێن، چکە لە کۆتاییدا خوێندکار تەنها موڵکی خێزان نییە بۆ پەروەردەکردن، موڵکی ئەو ستافەشەکەەوە دەرسی پێدەڵێ، بۆیە بە هەمانگەی نێوان هەردووچیان دەتوانن ئەنجامێکی باشە بێت. سەبارەت بە ئامادەی فام یەکێکە لەو ئامادەیانێکەوە هەوڵی داوە باشترین ستافی زانستی کۆ بکاتەوە و هەوڵی داوە باشترین ڕێگا بۆ گەیاندنی لایانی زانستی پەیڕۆکات و لە کۆتاییدا دەکرێت بڵین ئەو ئامادەیە دەبێتە بەردی بناغی ئەوەی کە لە دەڤەرەکەمان بتوانرێت ساڵانە نەتیجەیەکی زۆر باش لە 12 ئامادەی هەبێت بۆ بەشێکی زۆری خوێندکارەکانی ئێرە لە زانکۆ و هەروەها لە بەشە زۆر گرنگەکان ئەنجامی باش بەدەست بێنن. وەکو دایکی خوێندکارێک لێرە زۆر دڵخۆشم. ئینشاڵڵا ئایندەی کوڕەکەم لەو مەکتەبە و لەو خوێندنگایەدا دەبینمەوە. لەبەرەوەی ستافێکی باش هەم لە ڕووی زانستی هەم لە ڕووی ئیداری کار لێرە دەکەن. پێم خۆشە کە ئاوا زوو بانکە هێش بکرێن. ئەو کۆبنەوەش زۆر تەئسیری هەبوو لەسەر هەمومان، ئاڵ و گۆڕێکی زۆر گۆڕدرایەوە. دەستان خۆش بێ سەرکەوتو بن ئینشاءڵڵا. ئامادەی فام ئامادەیەکی سەرکەوتوو لە ڕووی پەروەردە، لە ڕووی فێرکردن، لە ڕووی هەڵسوکەوتکردن لەگەڵ قوتابیان بەدەنگەوە هاتنی قوتابیان لە هەر کێشە و گرفتێککە هەیەیان بێ. من دەتوانم ئامادەی فام بکەم بە پێشەنگ لە دەڤەری ڕاپەڕین هەمیشە بۆ بەدواداچوون بۆ بواری زانست و پەروەردە و فێرکردن. دەتوانم بڵێم تاکە دامەزراوەیەکە کە توانیوێتی هەتا ئێستا سەرکەوت و کارەکانی خۆی جێبەجێ بکە. من وەکو دایکی خوێندکارێک 2 ساڵە خوێندکارەکەم منداڵەکەم لەو خوێندنگایە دەخوێنێ، تا ڕادەیەکی زۆر باش سوودی لێ بینیوە، سەرکەوتنی تێدا بەدەستێناوە. ئەم ساڵیش لە پۆلی 12 هیوادارم قۆناغەکانی خوێندنی ئەم ساڵیشی زۆر بە جوانی بە سەرکەوتوی تێپەڕێنێ. دەستخۆشی بۆ هەموو مامۆستایان و ستافی ئامادەی فام هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم، هیوای سەرکەوتن بۆ گشت خوێندکارەکان دەخوازم سەرکەوتو بن.